من برهان محمد قادر بەرزنجی ناسراو برهان بەرزنجی لە ساڵی لە 1960 لە دووس خورمات و لە گەڕێکی مستەفا ئاغا لەدایک بووم. ئەو کات ئەو گەڕەکانە کورد و تورکمان تێکەڵ بوون، تر لەوێ تورکمانیش فێر بووم بە شێوەیەکی باش لە کەلتوریان شارەزا بووم. عەرەبیەکەمان باشە چونکە دراستمان عەرەبی بوو. لە کەلتوری عەرەبیش شارەزایەکی باشمان پێیا کرد. ئەوە کولتوری خۆمان و ئەدەبیاتی خۆمان لە 1975ەوە من یەکەم کۆپلە شێعرم لە گۆڤاری بەیان ژمارە 29 1975 بڵاو کردەوە بە ناوی خۆشەویستی. ئێستش ئەو خۆشەویستیەی کەوا لە دڵمانە چاندرا بەهۆی دایکەوە کە لای لای بۆ کردین و بە کوردی و فێری زمانی کوردی بەڕاستی ڕاستەقینەی کردینیانی، چونکو کورد دەوڵەمەنە لە زاراوەکانە. زاراوای لای دووس خورماتوش شێوەیەکی تایبەتە بەخۆیەوە. دایکم جافە کە دایکم جاف بوو کوردیەکەی بەرەو ئەشکایەوە با بڵێن تەرەفی زاراوەی سلێمانی، بۆیە لەوێ لە دایکم زۆر سوودم وەرکرد. هەڵبەت دایکم بنەمایەک بوو بۆ ئەوەی ئێمە شێعریەتی من ئاستی بگاتە و ئاستەیکەوە خۆشەویستیەکی قوڵقوڵی تیابێ بۆ نیشتیمان، بۆ ئافرەت، بۆ خاک، بۆ خۆڵ، بۆ ئاسمان، بۆ هەموو شتێکی بەرامبەرە و خۆشەویستیمانە پەرە پێ بدەین. یەکەم دیوانی شعرم لە شاری دووس خورماتوش بووە یەکەم دیوانی بنەمای ئەدەبیاتی تایبەت بە ژانری شعر. ئەویش من بووم بە ناوی نزای زایەڵە. هەردووە بە دوای ئەوە هەر هەمان ساڵی 1999 دیوانێکی ترم لە کۆپلە شعرەکانە لە 121 کۆپلەی بچووکی شعر وەکو با بڵێن بروسکە شعر کە ناونرا وەمەڵات شعریە بە ناوی سەیەذهەبوونە مەع الڕیح لەگەڵ بادایان لەگەڵ ڕەشەبادا دەچن. ئەوە بڵاو کرایەوە و بەڕاستی بەدەیان نووسەری عەرەبی زانکۆکانی بەغا و خوار و عێراق دەربارەی ئەوە لێکۆڵێنەوەیان نووسیوە، توێژینەوەیان لەسەر کردووە. هەردووە بە دوایەوەی تر ساڵی 2000 دیوانێکم بە ناوی ماسوولکەکانی جەستەم. دواتر دیوانێکی عەرەبی ترم دەرچوو بە ناوی ئەغانی شەجەر. ئەوەش لەلایەن وەرگێڕێکی بەتواناوە ناوی ئەنوەر حەسەن موسا خەڵکی دووس خورماتوو بوو. تورکمانە بەڕێگەز بەڵام عەرەبیەکەی زۆر باشە و بەیەکەوە کە دانیشتین ئەو بەرهەمانە دوو بەرهەمە هاتە کایەوە. یعنی وەکو دەوڵەمەندکردنی ئەدەبی کوردی. بەڵامینەکانی خۆمی تر پەرەیسەن یەک بە دوایەکە. بانێژەی غەمەکانی شارەکەم، نیشتیمانی من، غەمەکانی نیشتیمانی من، شش سوارەی گەرمیان لە شەهید بوونەوە بۆ شەهید بوونێکی تر. ئەوانە شش شەهیدی گەرمیان بوون، بەڕاستی خەڵکی دووس خورمات و دەوروبەری بوون کە ئیدام کران لە 1985. تەرمەکانیان کە گەڕایەوە لە 2005 من نتوانیم هەر شەهیدێک بە ناوی چۆنێتی کە ئەچوو بە ئیدام چی وتووە کە ئیدام کراو کە هاتەوە هەرێکی بە شێعرێکی جوانی هاوچەرخ تۆمار بکەم. هەڵبەتەوە بووە بنەمایەک بۆ ئەوەی شەهیدانی ئێمە بنەمایان بۆ دروست بکرێت لە ئەدەبیاتە، نەک هەروازارێکی بە چونکو بە ئێمە گەربێت و کەڕەمڤالێکی بۆ بکەین. کەڕەمڤال ڕۆژێکە و دوو لەبیرە چێت، بەڵام وەکو شەعر لە ناو دیوانێکی شەعردا ئەوە بەڕاستی گەورەکردنی ئەدەبی کوردیە و شەهیدانیشمان ڕێزگرتن و ڕاگرتنیان بۆ شێوە. نزای زایەڵە
بەڕاستی ڕینە شعرەکانی من بوون لەو شارەوە کە دەست پێەکەی شارێکی ینی پڕگڕە و وشکانی تۆ شعری تێ هەڵبقڵێ من بەڕاستی وا هەستمەکە دروستخورمات و بەو شارە گەرمیانیەی خۆیەوە با بڵێن آخر جیاوازە تۆ بڕێ بۆ شارێکی شار باژێر بەراوردیکەی لەگەڵ شاری دۆستخورماتووە کەوا لەوانەیە ئەگەر درەختێک ئاوی بۆ 2 ڕۆژ نەدەیت 3 ڕۆژ نەدەیت هەر بە تەواوەتی وشک بکە لەوێ شعر هەڵبقڵێ لەوێ بتوانین ئێمە شعر بەرز ڕاگرین تایبەتی شعری کوردی کەوا آخر شعری کوردی بۆ ئەوێش ئاسان نەبوو یعنی دوا بەدوایەوە هەر 121 کۆپلە شعرم کە تەرجمە کرا ئەمە خۆیەتی سەیەذهبونە مع الريح لە بەغدا چاپ کرا ئەم سەیەذهبونە مع الريح 121 بروسکە شعری کوردیە کراون بە عەرەبی دوای بەدوای ئەوە کەوتم ئەم دیوانم هاتە کایەوە ئەغانی شەجەر هەر لەلایەن ئەنوەر حەسەن موساوە تەرجمە کرا ئەغانی شەجەر مجموعەیە پۆستەراتی شعرە کۆمەڵێک پۆستەراتی شعرە بە شێوەیەکی با بڵێن نوێخوازی دواتر کەوتم ئەو شەهیدانە هێنانراوە کە بۆ دروستخورماتوو هاتنەوە تەرمەکانیان ئەم دیوانم هێنایەکایەوە پەیامی شەهیدانە پانۆرامای 6 سوارەی گەرمیان لە شەهیدبوونەوە بۆ شەهیدبوونێکی تر لە ساڵی 2004 ئەمە ئەوە بووکەوە تۆمارم کرد بۆ ئەوەی شەهیدانمان لە ناو ئەدەبیات شەهیدانی گەرمیانمان تایبەت دروستخورماتوو لە ناو ئەدەبیاتی کووردا و ژانری شاعر بزەر نەبێت دوا بەدوای ئەوە هەر ساڵی 2001 ئەم کۆمەڵە شعرم لە تورکمانیەوە وەرگێڕایە سەر زبانی کوردی کۆمەڵە شعرێکی شاعر فەوزیەکان تەرزیە ئیتر دوا بەدوایە بانێژەی غەمەکانی شارەکەم هات ئەمەشی تر ئەو هەستانەیە کەوە شاعر هەرچی هاتە خەیاڵی ئاینوسێت من تا ئەم دیوانانم کرد لە هەموو بوارەکاندا ئەم نووسی یعنی بڵێن بۆ ئاو بۆ خاک بۆ نیشتیمان بۆ دواتر گەیشتمە ئەوەی ئەبێ شاعر خۆی ڕێچکەیەکی یان ڕێبازێکی تایبەتی خۆی هەبێت بەوەش بناسرێت چکە ئەدەبی عەرەبی زۆر دەوڵەمەنە ئەدەبی کوردیش زۆر دەوڵەمەنە بەڵام ئەتوانی بڵێن تا ڕادێک پۆلێنمان نەکردووە ئێمە تا شاعرەکانمان بناسێنین کەم بووە ئەوە بۆ نمونە قانع کە پێڵێن ناو نازناوێکی واو فلانوە بەڵام ئێمە کەم ئەوەمانە کردووە بەڵام ئەدەبی عەرەبی کوردیانە فبۆیە ویستم ئیتر ئەو ڕێچکەیە بشکێنم و ئەم دیوانم هاتەکایەوە زایەڵەی عشق زایەڵەی عشق یەکەم هەنگاوی من بوو کەوا هەموو ڕێبازەکانی خۆم بگۆڕم بۆ ئەوەی تەنها بۆ عشق بنووسم ئیتر ئەو عشقە ترۆپی خۆشەویستیە شێوازی شعرەکانم گۆڕی تا گەیشتین ئەو ڕادەی تر دیوان بە دوای دیوانە هات پێش دوای ئەمەیتر ئەم خۆشەویستیت لێ دێ لە تۆ وشک نابمەوە دواتر هەور نیم و بۆ تەبارێم هەور نیم و بۆ تەبارێمی تر هەنگاوێکی بەڕاستی ئەوە بووکەوە توێژەرانمان لە زانکۆکان زۆرینەیان دانیان بەوە دانەکەوا بورهان بەرزنجی گۆڕانکاری کردووە لە زبانی شعری و لە وێنەی شعری کوردیە گۆڕانکاریەکانیش ئاشکرا دیارن دواتر ئەوە ڕەنگیدایەوە لە ئەم دیوانەمە کە کۆتایی ئەم ساڵ کۆسایی ساڵی ڕابردوو هاتەکایەوە ئەویش تەشی بەختم خۆشەویستیت بۆ دەڕێسێ كم لم تمانا كلاموش نێکەوە ئەڵێم ڕوح ینی پاکردنەوەی ڕوحە لەو گوناح و تاوانانەی کەوا بەرامبەر دولبەرم داوە بۆیە ئەگەیتەوە ئاستێک کە لێی بپاڕێیتەوە وا بزانم ئەو جۆرەش و لەوانە زۆر گەورەتری شاعرانی کلاسیکی ئێمە باسییان کردووە بەڵام من هاتووم بە شێوازێکی با بڵێن نوێخوازی
هینم بۆی کردووە ئاماژەم بۆی کردووە کەوا توانم ئەگەر بیخوێنینەوە ئەڵێم ناتخواانە لەگەڵ ڕەشەبادا نەڕۆی کەسک لە دڵم بدەیت و دەرگەشت بەشتوندیدا بخەیت چڵی داری عمرم بشکێ و گەڵای خۆشبەختیم دەربەدەر ببینیت و ئاوڕیان لێ نەدەیتەوە نانا نەڕۆی باخچەی پێکەنینم لاڵ بێ و پێکەنینی بیرچێتەوە تۆ دڵت دێ هەڕەیدا بڕان بەداری چاوما بێنی و لە تەپ و تۆزی گریا ناجێن بهێڵی من دەزانم دڵت نایە تۆوی خۆشەویستیم کوێر بکەیت و چرۆی هەناسەم ببڕی و ڕەشەبایدا بڕان بمبا و تا قیامەت مەدبینمەوە بەخەم کەچی ئێستایە خەم دەریایە و بۆ کەنارم شەپۆلەدا لە سەجارە کەنیا جاری زەردەخەنە دێتەمیوان وەک سێبەری لایەوەڕێی خۆرنشینی دەرەرخەوان ساڵی 1996 لە میربەد داوەت بووم لە بەسڕا ئەوەش شاعیری عەرەب و کوردم لەگەڵایە ئەم وێنەیەش ساڵی 1999ە لەگەڵ شاعیرانی ئوردن و گەورە نووسەری گەورە توێژەری ڕەخنەگری عەرەب دکتۆر ڕەحمان غەرگارم لەگەڵایە ئەتر لە ئەمەش لە ساڵی 1999 گەنجانی بەغدا ئەو کاتە داوەتیان کردم بۆ ئەوەی بانگێشیان کردم بۆ ئەوەی کۆڕێکی شار خوێندنەوە بکەین بۆ ئەو شارانەی کە وەرگێڕاون بۆ عەرەبی لە بەغدا کرا ئەمیش هەر لە شعرێکی مربەدا بوو لە بەغدا ئەو کاتە ساڵی 99 خوێندمەوە شعرم خوێندەوە لە ساڵی 2000 جامیعەی عەمان وەکو شاعرێکی کورد لەگەڵ نووسەرانی عەرەبە داوەتیان کردم بۆ ناساندنی شعری کوردی و خوێندنی شعری کوردی وەرگێڕاوەکان لەوێ بخۆێنەوە ئەوەش کرا ئیتر دواتر وەکو ژیانی خۆم بەڕێوەبەری مامۆستا بووم و لێرەدا بەڕێوەبەری قوتابخانەی بازرگانی دۆستخورماتی و کوڕان بووم لێرەشە مامۆستا بووم لە سناعی پیشەسازی بڵێن دۆستخورمات و مامۆستایەکی خەڵکی سلێمانیم لەگەڵایە ئەمەش خۆم و خوێندکارەکانم لە پیشەسازی دۆستخورمات و ئەمەش کە خۆم لەگەڵ خوێندکارەکانی ئامادەی پۆلی 6 لە سانەوەی دۆستخورمات و ساڵی وا بزەم 78 کە نووسراوە ئەمیش تقریبەن هەرزەکاریم لەگەڵ برازایەکم و ئامۆزایەکمە لەگەڵ هەرزەکاریمە کاتی جێنە لە دۆستخورمات و ئەمیش لەگەڵ یەک دوو برادری تورکمان و عەرەب کاتێ پۆلی پێنجی زانستی بووم لە ساڵی 77 ئیتر ئەمەش لە کولێج بووین لە مۆسڵ لەگەڵ برادەرە کوردەکانە بەجلی کوردیەوە دابەزیمانە بۆ بازار بۆ کەنارم شەپۆلەدا لە گێریانی مناڵیمە پێکەنینم بەخەم کەچی ئێستایە خەم دەریایە و بۆ کەنارم شەپۆلەدا لە سەجارە
جاري زرد خانا يتامي وبسي بغري لا يوري ورنشيني دار زۆر جار شاعران کاتەکان لەوانەیە خۆی بیەوێت دیاری بکات نەتوانێت دیاری بکات. بۆ نمونە من ئەمە ئێستا شعرێک بنووسم لەوانەیە نەتوانم ئەو شعرە بێ کە خۆم ڕام لێیە کە ڕوحم ڕای لێتی بۆیە کە لە کاتێکە ئەتوێیتەوە لە ناو دولبەرە توێیتەوە لە ناوە خۆشەویستەی خۆتا شتی جوان خەیاڵی جوان دێت ڕوحی جوان دێتە بەر. من ئەوەم لە دیدارێکە شوبهاند ئێستا شەیڕێمەوە محەممەد مەهدی جەواهری شاعری گەورەی عێراقی و عەرەبیشە ئەڵێ زۆر جار لە بازار بوومە وەرەقەم پێ نەبووە هیچ کاغەزێکم پێ نەبووە شعرێکم بۆ هاتووە لەبەرەوەی لەبیرم نەچێت لەسەر پاکەتی جگەرەکەم نووسیومە. ئێمە لە کوردیشە ئەمەمان هەیە شێخ عەبدوڕەحمانی شۆرجەمان هەیە شێخ عەبدوڕەحمانی شۆرجە خاوەن تەکیە بوو موریدی هەبوو بەرنوێژیشی ئەکرد ئەڵێ جارێکیان لە بەرنوێژایە خەڵکەکە لە دواوە وەستاون بۆ نوێژ ئەڵێ پێشەوەی بڵێ الله ئەکبەر و وابڵێن نیەت بێن و بچێتە ناو نوێژەکە و شعری وهاتووە هەمیشە قاغەز و وەرەقەی ئامادە کردووە لەگەڵ قەڵەما بە نوێژکەرانی وتووە یەک دەقە ڕاوەستن نووسیوێتی و بە پەلەگە ڕاوەتەوە چکە لە بیر چوویتر ناگەڕێتەوە. شاعرێکی لە ئەدەبی تورکە هەیە ئەڵێ لە جەنگان لە جەنگی جیهانی یەکەمان دوو کەڵە و کوشتن و بڕینە ئەمیش ئەفسەرە هینی بۆ دێت کەوای تر تەواو بڕۆنە پێشەوە هێڕش بەرن شعری بۆ دێت شعری یارەکەی بۆ دێت ئەڵێ یەک دەقە ڕاوەستن ئەو شعران نووسێت کە جوانترین قەسیدەیەکی تورکیە کە نامەیەکە لەم خۆشەویستەوە بۆ ئەو معشوقەی خۆی لە عاشقەوە بۆ معشوقەکەی خۆی ئەڵێت من پێش ئەوەی خۆر هەڵبێ لای تۆم ئەگەم بەلات پێش ئەوەی ئەو ماست دەکات شیری و کوڵانەوە لە دێهاتە ئەوە هەمان هەیەوانە توێژ بگرێ ئەڵێ ئەو ماستە پێشەوەی توێژ بگرێ من لە ئەگەمەلات ئەن بەو شێوەیە بووە بۆیە منیشی ئەڵێم هیچ کاتێکی دیاریکراوم نییە بەڵام کاتێکی دولبەر دێتە ناو مێشک و دڵ و هەناومەوە بۆیە نووسم قسەی لەگەڵەکەم. هەمیشە ئەو شعرانەیەکەوە دڵم ویستیوێتی بەرامبەر ڕازی بکەم و ئەو خۆشەویستە ڕازی بکەم و نەمتوانیوە بۆی بڵێم ئەوە ئەبێتە گرێ لە دڵا کە شاعر هەمیشە بۆ ئەو ئەژێت بۆ ئەو ئەنووسێت منیش بۆ ئەو ئەنووسم بەڵام کە نەمتوانیوە بەم هەموو دیوانانەوە بەم هەموو شعرانەوە کە بۆم نووسیوە لەوانەیە شعرێکم جارێ بۆ نەهاتی بێت بگاتە ئاستی جوانی و ئاستی پیرۆزی و ئاستی خۆشەویستی ئەو فبۆیە ئەوە بۆتە گرێ لەکەم. دڵت دێ ڕەتبیت و کەمێک لە بۆنی ئەوینم هەڵنەگری کەمێک لە هەستم نەبیت و کەمێک لە نازم دەکەیتە جیزدانێکی باخەڵتەوە کەمێک هەناسم بۆ دڵتەنگیت نەبیت و پێکەنینم هەڵنەگری بۆ تەنیاییت دڵت دێ ڕۆژانم پەلکێش بکەیت و شەو بە دڵم پێ بکەنێ دڵت دێ نەمبینی و چاوەکانت بە گیرفانی بەتاڵەوە لە شەوانی تەنیایی یا جێبهێڵی دڵت دێ هەور لە باران و تۆرێ خۆی ڕادستی هاوین بکا و کەس ئاسەواری نناسێ يجتمعنا